بینەرانی بەڕێزی پێیام لێرکوێکن سڵاوی خی گەورتان لێ بدمن فەرما حەسەن و بەرنامەی گفتوگۆتان پێشکەش دەکەم. بەڕێزان پرسی بەشداریکردن و نوێنەرایەتیکردنی پێگاتەکانی هەرێمی کوردستان لە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە جێگەی مشتومڕ و باس و خواست بووە. لەم بەرنامەیەدا دەپرسین پێگاتەکانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا چەندە نوێنەرایەتێکی ڕاستەقینە و پیشەیانەی پێگاتەکانیان کردووە لە پەرلەمان و لە حکوومەت. ئەگەر پێگاتەکان لە پەرلەمان و لە حکوومەت نوێنەرایەتێکی ڕاستەقینە و پیشەیانیان نەکردووە، چۆن وا بکرێت کە نوێنەری ڕاستەقینە و پیشەیی لە پێگاتەکان ببرێتە پەرلەمان و لە حکوومەت نوێنەرایەتی پێگاتەکان بکات؟ پێگاتەکانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا چەندە بێلایەن بوون لە نێوان لایەنەکاندا لە کێشە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا. قسەیەکەیە دەوترێت ئەوەندەی حیزب دەسەڵاتدارەکان ئیسفادەیان لە پێگاتەکان کردووە، ئەوەندە خەڵکی پێگاتەکان یاخود خودی پێگاتەکان ئیسفادەیان لە نوێنەرەکانیان لە پەرلەمان و لە حکوومەت نەکردووە. چۆن وا بکرێت لە شێوازی هەڵبژاردننی نوێنەرانی پێگاتەکان نوێنەرانێک هەڵبژێدرێن کە نوێنەرانی ڕاستەقینەی پێگاتەکان بن و نوێنەری ئەوان بن و لە ناو کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا بێلایەن بن و سربەخۆیانە پیشەیانە مامەڵەی خۆیان بکەن، بەچ میکانیزمێک بتوانێت هەڵبژاردنێک بکرێت بۆ نوێنەری پێگاتەکان کە دوور بێت و خاڵی بێت لە دەستێوەردانی حیزب دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستاندا. ئێستا کە نزیک دەبینەوە لە ئاوادەی یاسایی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سەرڕای هەموو ئەو گرفت و قەیرانانەی کابرۆکی پەرلەمانی کوردستانی گرتووە با پەکەوتنی هەتاوەکو سەڕینەوەی ڕۆڵی لە حەڵقەی بەڕێوەبردننی هەرێمی کوردستاندا چۆن بۆ هەڵبژاردننی ئایندەی هەرێمی کوردستان دەستکاری میکانیزم و شێوازی هەڵبژاردننی نوێنەری پێگاتەکان بکرێت بە جۆرێک تەنها پێگاتەکان بتوانن نوێنەرانی خۆیان لە پەرلەمان هەڵبژێرن و نوێنەرانی خۆیان ببەنە حکوومەت و ئەنجومەنەکانی دیکە. بەڕێزان تاوتوی ئەم بابەتە دەکەن یاخود گفتوگۆ لەسەر بابەتە دەکەین بە میوانداری بەڕێزان. ئایدن معروف ئەندامی پەرلەمانی کوردستان لە بەرەی تورکمانی دیارە بەڕێزی لە هەولێرە و لەگەڵمانە و هەروە زۆر بەڕێز ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن بەڕێزی لە ستودیۆ لە سلێمانی لەگەڵمانە. کاگەیدن سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ دەکەم دەپرسم لە ماوەی ڕابردوودا نوێنەرانی پێگاتەکان چەندە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی پێگاتەکانیان کردووە لە پەرلەمانی کوردستان یاخود چەندە نوێنەرایەتێکی بێگیر و گرفت و بێمشکیلە و ڕاستەقینەیان کردووە؟ بەڵێ پێشەکی زۆر سوپاس و ڕێزم هەیە بۆ کاناڵی پەیام، هەروە ڕێز و سەلامش بۆ برای بەڕێزم کاکارام و هەروە ڕێزم و سەلاوشم بۆ تۆش. بەڵێ کە پێکاتەی ڕەوشی پێکاتەکان و نوێنەرایەتی پێکاتەکان لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگاکاندا کە بە شێوەیەکی پێویست نەبووە کە لە ڕابردوودا کە ئێمە دەبێت ئەم جیاوازەیە پیشام دێن کە پێکاتەی تورکمان وەکو پێکاتەی کرد و ئاشر وەکو پێکاتە کە پێکاتەی نەتەوەی گرنگن لە هەرێمی کوردستان، بەڵام کە وەکو کۆتا بەشداری پێکردنیان لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی پارێزگان حتا بگرە لە پەرلەمانی عێراقیش دەکە بە شێوەی کۆتا بەشداری پێکردنیان. ئەمە دیارە ئەمە بەڕێزیش لە بیدایەت باست کە زیاتر نوێنەرایەتی وەکو پێویست نوێنەرایەتی پێکاتەی خۆیان نەکراوە کە ئەمەش لە ڕابردوودا لە پرسە گرنگەکان لە پەرلەمانی کوردستان بێت لە ئەنجومەن. کاگایدن من پرسیم بۆچی وەکو پێویست نوێنەرایەتی پێکاتەکان نەکراوە؟ ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئیرادەی ئەم پێکاتانە چۆن نوێنەرایەتی خۆیانەکەن کە ئەمەش یەکەم سەبەب ئەوەیە، یەکەم هۆ ئەوەیە کە حزبی دەسەڵات بە شێوەیەکی ڕاستەخۆ دەستێوەردان لە کاروباری پێکاتەکان دەکات لە هەرێمی کوردستان هەروە لە عێراقیش ئێمە وەکو پێکاتەی لە کاروباری پێکاتەکان کردو بە دیاریکراوی. یعنی ئەو لایەنە سیاسەنە کە خاوەن دەسەڵاتن و بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بەکاریان هێناوە کەواتە پێگاتەکانی هەرێمی کوردستان بۆ بەرژەوەندی سیاسی دەسەڵاتدارەکان بەکارهێنراون. کۆتەکان یعنی کۆتەکان کە نەک و پێکاتەی تورکمان و کورد و ئاشود و پێکاتەی گرنگن نوێنەری ینی پێکاتەکان ئەمە دیارە کە سەقافەتی زۆرینە کاریگەری لەسەر کەمینە دروست کردبووە. ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم سەقافەت هەیە و لە عێراقیشدا لە هەرێمی کوردستاندا ئێمە ئێستا وەکو نەتەوەی تورکمان ئێمە کۆتەمان قبول نەکرد لە پەرلەمانی عێراق.
کە وەکو لەبەر ئەم گرفتە چکە کۆتا زیاتر حزبی دەسەڵات دەتوانێت بە شێوەیەکی ڕاستەخۆ دەستێوەردان لە کاروباریان بکات وە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بەکاربێنێت ئەمەش سیاسەتی زۆر غەڵەتە و ئەم سیاسەتە هەڵەیە کە ئەمە کاریگەری خراپ دروست کردووە لەسەر پەیوەندیەکان و هەروە ئێمەش وەکو بەرەی تورکمانی حزبی لایەنی سیاسی وەکو جەبهەی تورکمانی وەکو پێکاتەی تورکمانیش وەکو هاوڵاتیان تورکمانیش ئەمە گلەیمان زۆر هەیە کە نابێت حزبی داسەڵات کە دەبێت بە شێوەیەکی ئیجابی پشتیوانی لە پێکاتەکان بکات و بە شێوەیەکی ئیجابی پشتیوان لە نوێنەرایەتی پێکاتەی تورکمان و کورد و ئاشور بکات لە ئەنجومەنی پارێزگەکان و لە پەرلەمانی کوردستاندا کە لێرەدا کە ئێمە لە زۆر پرسەیە و زۆر مەسەلەیە دەبین ئێمە ئەگەر هاتوو پشتیوانی لە پرسە نەکەین وە ئۆپۆزیسیۆن بین و ئێتراز و تێبینیمان هەبێت دیارە ڕاستەخۆ لایەنی دەسەڵات هەڵدەستی بە دروستکردنی حزبی بەدیل وە هەڵدەستی بە دروستکردنی نوێنەرایەتی بەدیل لە جیاتی نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکاتەکان ئەمەش کاریگەری ڕاستەخۆ دروست کردووە لەسەر ڕەوشی پێکاتەکان کە چۆن بەشدار من لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان کە لە ڕابردوودا ئەم هەڵبژاردانە کراوە لە ئاستی هەرێمی کوردستان و لە ئەنجومەنی پارێزەکان هەتا بگرە لە ئاستی عێراقدا وەکو پێویست نەبوو و دەستێوەردان لە کاروباری هەڵبژاردنەکانی پێکاتەکان بووە. کاگایدن کەواتە لە هەڵبژاردنەکاندا لە کاتی هەڵبژاردننی نوێنەری پێکاتەکاندا دەستێوەردان دەکرێت و ئەو نوێنەرانەی کە هەڵدەبژێردرێن و دەستنە پەرلەمان نوێنەری ڕاستەقینی پێکاتەکان نین؟ یعنی ئەمە کە حزبی دەسەڵات کە دەستێوەردان و کاریگەری دروست دەکە لەسەر ئەم نوێنەرایەتیەوە کاریگەری دروست دەکە لەسەر هەر ئەندامێکی ئەکە پەرلەمان بێ و یا لە ئەنجومەنی پارێزگەکان بێ یان لە دایم پەرلەمانی عێراق بێ ئەمە لۆ بۆ بەرژەوەندی ئەم حزبە بەکاری دەهێنی کە لەبەر ئەوەی نییە بۆ ئەوی بتواندرد کە ئەم نوێنەرایەتیە یا ئەم نوێنەرە بێتم بۆ پشتیوانیکردین لە پێکاتەی خۆی کە لە ئێستادا ئێمەش گرفتمان هەبووە کە لە ڕابردوودا لە کۆبنەوەکان لە پرسە گرنگەکان نابێت پێکاتەکان ببنە تەرەف لە کێشە سیاسەکان لە کێشە سیاسەکان نێوان لایەنن لە ڕابردوودا بوون بە تەرەف کاگایدن پێکاتەکان لە هەولێر بێ و یا لە بەغداد لە ڕابردوودا بوون بە تەرەف لە کێشە سیاسەکان ئەگەر ئێمە نەبووینە ئەمە کە ئەگەر هاتو ئێمەش نبینە تەرەف یعنی کە وەکو پێکاتەکان وەکو کۆتا و حزبی دەسەڵات یعنی حزبی دەسەڵات زیاتر کاریگەری دروست کردووە بۆ بەرژەوەندی خۆی بەکاربێنێت ئەمەش وای دروست بووە کە کۆتا وە پێکاتەکانیش بمنە تەرەف لە پرۆسەی سیاسی وە لە کێشە سیاسەکان ئێمە وەکو بەرەی تورکمانی عێراقی کە حزبێکی لە کەرکووک و لە هەولێر و لە عێراقدا لە پەرلەمانی کوردستان ئێمە لەگەردا ئەوەدانینە کە لە نێوان ئەو کێشە سیاسی کە لە نێوان پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان هەیە کە نابێت پێکاتەکان بمنە تەرەف یعنی دەبێت پێکاتەکان بمنە عاملێکی باش بمنە فاکتەرێکی باش بە کورتی پێم بڵێ ئێستا تەرەف یاخود ناکاگایت بۆی بسمەلای میوانەکەی سلێمانی یعنی ئەمە کە بە شێوێکی ئەگەر ڕاستە و خۆش تەرەف نەبن بەڵام لە زۆر پرسەکان بوونە تەرەف دەستخۆش کاگارم جەمال دێمە لای بەڕێستان لە ماوەی ڕابردوودا ئیشان لەسەر پرۆژەیە کردبوو بۆ ڕێخستنەوەی یاخود داڕشتنەوەی میکانیزمی هەڵبژاردننی پێگاتەکان یاخود نوێنەری پێگاتەکان لە پەرلەمانی کوردستاندا چی بکرێت بۆ ئەوی ئەو کێشانی باز دەکرێت و خودی ئایدنیش باسی کردوتی دەستێوەردانی حیزب بێ لە هەڵبژاردننی نوێنەری پێگاتەکاندا چۆن دەستی حیزب ببڕین لە هەڵبژاردننی نوێنەری پێگاتەکاندا؟ سپاس بۆ ئێوە سپاس بۆ کاگایدن سپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام تەبەی مەسەلەی پێگاتەکان لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 1992ەوە کورسیان بۆ تەرخان کراوە لە پەرلەمانی کوردستاندا لە ساڵی 1992 5 کورسی تەنها بۆ کریسیانەکان بۆ مەسیحەکان تەرخان کرابوو لە دواترە لەژێر کاریگەری ئەو گۆڕانکارانەی لە عێراقا ڕوویدا ئەو ژمارەی کورسیانە بوو بە 11 کورسی و ئەم 11 کورسی ئەگەر ئێمە قسە لەسەرەوە بکەین بە چه پێوەرێک ئەم 11 کورسیدانرا بەڕاستی هەتا ئێستاکە هیچ پێوەرێک نییە لەبەرەوەی هەتاکو ئێستاکە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە
هیچ ئامارێک نییە سەبارەت بەو پێکاتەنەتەوەی ئاینی لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵام ئەوەی کە گرفتە و ئێمە لەم پەیپەرەی خۆمانان کە ئامادەمان کردووە پەیپەری شێوازەکانی تەرخانکردنی کورسی بۆ پێکاتەنەتەوەی ئاینەکان لە هەرێمی کوردستاندا ئەوەیە کە ئەم 11 کورسیە بە شێوازێک هەڵبژاردنیان بۆ سازەکرێت ئەو شێوازە ئەبێتە هۆی ئەوەی کە پێگاتەی زۆرینە کە لە هەرێمی کوردستاندا کووردە دەست بخاتە ناو گۆڕینی ئەنجامەکانی هەڵبژاردنەوە لە ناو پێکاتانەیە واتە ئەو 11 کورسیە کە هەیە بۆ خۆی ئەگەر سەیری بکەی وەکو ژمارەیەکی باشە بەڵام وەگەوەی کە ئایا ئەم نوێنەرانە تا چەندێک نوێنەرایەتی ئەو پێکاتانەتەوەی ئاینیانەی خۆیانەکەن لێرە کێشەکە هەیە و پێم وایە ئەمە خەلەلێکی گەورەم تۆ پێ وایە نوێنەرایەتی ڕاستەقینی پێگاتەکان ناکەن و کەسانی هەڵبژێردراون نەخێر ئەو نوێنەرانە زۆربەی زۆریان بەڕاستی ئەتوانم پێ بڵم لە تووشی قەیرانی نوێنەرایەتی هاتوون و ناتوانن نوێنەرایەتی ئەو پێگاتانەی خۆیان بکەن لەبەرچی لەبەرەوەی ئەو ئالیات و شێوازانەی کە دانراوە بۆ هەڵبژاردننی ئەو نوێنەرانە لەبەرەوەی کە ڕێگە ئەدرێت بەوەی کە دەنگدەری کوردیش دەنگیان پێ بدا بۆیە ئەمە هەموو هاوکێشەکەی لاسەن کردووە و بۆتە هۆیەوەی کە ئەو 11 کورسیە بەڕاستی بکرێ بە ئامرازێک و بەکاربێنرێ بۆ پێگاتەی زۆرینە لە ناو پێگاتەی زۆری شاتەبعی بۆ حیزبی دەسەڵاتدار و لە ناو حیزبی دەسەڵاتداریشا بەڕاستی زیاتر پارتی ئیسفادەی لەم شتە کردووە بۆ نمونە بەشێک لەو پێگاتەنەتەوەی ئاینانە کە قساکەن یاخود سەیری پرۆفایلەکانیان بکەن لە ناو سایتی پەرلەمانە مەسەلە نایشارنەوانێ بەوەی کە بەشێکیان خۆیان بە ئەندامی لقی پارتی و ئەمانە ئازانن لەبەرەوە ئەمە خەلەلێکە و ئێمە لەم پەیپەرەیە هەوڵمان داوە دووش سێ شێواز بخەینە ڕوو بۆ ئەوەی کە ئەم لاسەنگیە کاگەرم بێگومان من پرسیاری شێوازەکانی چارەسەرکردن لێ ئەەکەم بەڵام ئەم شێوازی هەڵبژاردننی لە ڕابردووە کە بەڕێز باسی کرد کاریگەری لەسەر کێشە سیاسیەکان یاخود نەخشەی سیاسی ناو پەرلەمان و هەرێمی کوردستان هەبووە بەتەکید یعنی ئەگەر بگەڕێنەوانێ چەند ساڵێک بۆ ڕابردوو زۆربەی ئەو یاسانەی کە پەیوەندیان بە ژیانی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا هەبووە ئەوانە زیاتر و زیاتر ئەگەر سەیری بکەی بە 16 بۆ نمونە یاسا ڕێخستنی خۆپیشاندان یەکێک بوو لەو یاسا گرنگانەی کە ئێمە کوڕێکخراوەکان ئیشێکی زۆرمان بۆ کرد بەڵام پێگاتەنەتەوەیەکان و ئاینەکان زۆربیان ناڵم هەمویان پشگیریان لەوە کرد کە بەو شێوە خراپە دەرچەکە ئێساکە دەرچووە و لە زۆر یاسای ترا ئەم پێگاتەنەتەوەیانە بە ناوی بێلایەنیەوە کە جەخن لەواکەنەوە بێلایەنن بەڵام لەو یاسانەی کە ڕەهەندێکی دەستوری هەیە و کاریگەری هەیە بۆ سەر پرۆسەی سیاسی و دیموکراسی لە هەرێمی کوردستاندا بە بەردەوامی پشگیری لایەنی دەسەڵاتداریان کردووە ئەو یاسانی کە لە خولی سێمە زیاتر کە دەرچوون سەیری بکە زۆربەی ئەو یاسانە بە 16 دەنگ دەرچوون لە کاتێکە لیستی کوردستانی 59 کورسی هەبوو ئەو وەنەی تر زیاتر و زیاتر ئەو پێگاتەنەتەوەیانە بوون بۆیە ئەمە ئەو بێلانی کە ئەوان ئیدعای ئەەکەن بەڕاستی ئەمان خاتە ژێر گومانەوانەیە حەزەکەم یەک شتی تر باس بکەم لە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 لە هەموارکردنەوەی چوارەم لە مادەی 36 کە باز لەوە کات کە 11 کورسی بۆ پێکاتەی تورکمان گەلانی کولد و سریان و ئاشووری و ئەرمەن تەرخان کراوە لە بڕگەی چوارەمە باز لەوە کات کە دەنگدەری ئەم پێکاتانە ئەبێت دەنگ بە پاڵێوراوەکانیان بدەن هەتاکو ئێستاکە کە تەبیەم هەمواری چوارەمە لە ساڵی 2009 کراوە لەبەرەوە لە هەموو هەڵبژارنەکانی 2009-2013 ئەوەی کە کەمتەرخەمی سەرەکی بووە لەوەی کە ئەم خاڵی جێبەجێ نەکردووە بەوەی کە دەنگدەرانی پێگاتەنەتەوەی ئاینەکان دەنگ بە پاڵێوراوەکانی خۆیان بدەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بووە بۆیە ئەمە خەلەلێکە لە هەردوو لەو دوو هەڵبژاردنە پیادە کراوە کە ئەکرا پێگاتەنەتەوەی ئاینەکان ڕاستەقینەکانیان سکاڵیان بکرا و تەعنیان لەو نەتیجەیە بە کە هەیە چکە ئەمە بە دەقی یاسایی ئەم یاسایە هەیە کە ئەبێت دەنگدەرانی ئەو پێکاتانە دەنگ بە پاڵێوراوانی ئەو پێکاتانە بن بەڵام لە هەڵبژاردننی 2009 پەرلەمانی کوردستان لە هەڵبژاردننی 2013 لە هیچ کام لەم هەڵبژاردنە ئەمە پیادە نەکراوە کە پیادە نەکراوە پێویست بوو بەڕاستی تەعن بکرێ پێویست بوو کە سکاڵا بکرێەوە هەڵبژاردنەکانی 2009 و 2013 کە بە ڕێزەباسی دەکەی بە شێوەی نایاسایی دەنگ بە پێگاتەکان درراوە
بۆ خۆی کە ئەڵەیە بێت دەنگدەرانی پێکاتەنەتەوەکان دەنگ بە پاڵێوراوەکان بنەن بە مانای چی بە مانای ئەوەی کە دەنگدەری کورد مافی ئەوەی نییە دەنگ بدات بە پاڵێوراوێکی پێکاتەنەتەوەکان لە هەندە ناوچە هەیە و کاگایدنیش ڕەنگە پشگیری بکات لەوەیە کە یەک تورکمانی لێ نییە بەڵام لە هەندێک لیستی تورکمانی 10,000 دەنگی هێناوە ئەمە بە مانای چی بە مانای بەڵێ ئەو ناوچانە کێ بوون بە دیاریکراوی بڵێ لە ناوچەکانی کفری و کەلار و لە ناوچەکانی تری منتقەی بادینان و ئەمانەیە لەبەرەوە ئەمان خەلەلێکە خەلەلەکە لە چیەوە سەرچاواگرێت لەوە سەرچاواگرێت پێکاتەنەتەوەی ئاینەکان لە یاساکە سیستمێکیان بۆ دیاریکراوە کە لە دنیای لە زۆر وڵاتەکە پێکاتێنەتەوەی ئاینیان هەیە ئەم شێوازە متتەبعاوی سیستمی ئەوەیە کە نوێنەرەکانیان لە دەرەوەی پێگاتەی زۆرینە کورسیان بۆ تەرخان بکرێت لە یاساکە بەم شێوەیە بەڵام لە تەطبیقا کە وتم کۆمیسیۆنی بەڵای سەربەخۆی ڕژانەکانی عێراق کە ئەمەی تەطبیق نەکرد و تەبعی بە مەبەستیش ئەمە تەطبیق نەکراوە بۆچی بۆ ئەوەی کە پێکاتەنەتەوەی ئاینەکانیان خستۆتە ناو ڕاستە بە ناو 11 کورسیان بۆ تەرخان کراوە بەڵام لە پراکتیک و لە ممارەسەیە بە هەمان شێوازی کۆتایە واتە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە پیادەکراوە وەکو ئەو سیستمە وایە کە هەر لیستێکی زۆرینە چەند نوێنەرێکی خۆی هەبێت لە ناو لیستەکانیانە و کۆمەڵێک ڕێوشوێن و کۆمەڵێک شێواز بەکار بێنرێ بۆ ئەوەی ئەوانە دەربچن وەکو کۆتای ئافرەتان کە هەیە مەسەلا لە هەرێمی کوردستانە لە ساسیە لە عێراقا لە 25 ئەمان شێواز بەکارێنراوە بەڵام لەژێر ناوی چی لەژێر ناوی تەرخانکردنی کورسیە بەڵام ئەمە تەرخانکردنی کورسی نییە لە ڕووی پراکتیکەوە بەڵکو ئەمە هەمان شێوازی کۆتایە کە بۆ ئافرەتان لە هەرێمی کوردستان لە عێراق لە میسر لە زۆر وڵاتانە پیادەکراوە کاگەرم دەست خۆش کاگەدن دێ بۆ لای بەڕێز تەسەورێک دروست بووە لە هەرێمی کوردستاندا کە پێگاتەکان هەمیشە دۆستی دەسەڵات بوون هەمیشە مۆقیفەکانیان وەقیفی سیاسیان مۆقیفیان لەگەڵ دەسەڵات بووە و لایەنگریش بوون بۆچی ئەم تەسەورە دروست بۆ بۆچی هەمیشەوا تەسەور دەکرێت ئێوە لەگەڵ دەسەڵات بن مەگەر هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستان خەڵکەکەی لەگەڵ دەسەڵاتە ئێمە وابینین کە پێکاتە تورکمان وایە پێکاتەکان لە هەرێمی کوردستان نەتەوەی گرنگن کە فاکتەری گرنگن بەشدارن دەبێت بەشدار بن لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بەڵام لێرەدا کە برای بەڕێزشم کە باسی کرد کە پێکاتەکان لایەنگری دەسەڵاتن ئەمە بەو شێوازەی نییە کە حزبی دەسەڵات زیاتر دەستێوەردان دەکات لە بەڵام بۆ ڕێگە دەدەن ئێوە بۆچی ڕێگە دەدەن دەستێوەردان لێ شکارتان بکەن خۆتان هۆکارنین بۆەوە برای بەڕێزم کە ئێستا کە وتم کە ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەقافەتی دێمۆکراسی کە سەقافەتی دێمۆکراسی هۆشیاری دێمۆکراسی وعی دێمۆکراسی چەندە لە هەرێمی کوردستان و عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە ئەو بەڵام ئێوە ڕوبەڕوێ و سەقافەتە نەبوونەوە کە باسی دەکەی کاگایدن دەتانویستۆ ڕوبەڕوێ و سەقافەتە ببنەوە کە دەڵێ یانە ئەو سەقافەتە یعنی کە بەشداری پێکردنی پێکاتەی تورکمان و کورد و ئاشور و یێزیدی و شەبەک لە عێراق و لە هەرێمی کوردستان بۆ ئەوەیە کە ئەم پێکاتانەش نوێنەرایەتی خۆیان هەبێت لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراق بە تایبەتی لە پەرلەمانی کوردستاندا کە ئێمە بۆ ئەوەیە کە نمونەیەکی جوان پیشان بدە بۆ ئەوەی کە بتوانن پشتیوانی لە مافەکانی خۆیان بکەن بۆ ئەوەی بتوانن کە دیفاع لە قەزیی خۆیان بکەن سەقافەتی خۆیان بکەن لە نەتەوە و نیشتمانی خۆیان بۆ ئەوەی بتوانن پێکەوە ژیانێکی جوان کە ئێمە ئامازمانەوەیە کە تورکمانەکان بەو شێوازە کار بکەن پێکاتەکان بەو شێوازە کار بکەن بەڵام وتم کە حزبی دەسەڵات کە ڕێگرە لە زۆر حالەتە ڕێگرە یعنی ئێستا برای بەڕێزشم کە باسی کرد کە کۆتا ئەدرێتن بە کەمینە یان بۆ ژنا یان بۆ ئافرەتان کە ئێمە لە بنارەتە ئێمە کۆتە قبول ناکەین کە
کە ئێمە ئێستا کۆتا لەبەرەوەی قبول ناکەین کە پێکاتەی تورکمان نێتەوەی تورکمان کە پێکاتەیەکی ئەساسیە لە عێراق و لە هەرێمی کوردستانە ئێمە باش ئازانین کە کۆتا زیاتر لە بەرژەوەندی حزبی دەسەڵات ئەبێتن ئەوە تە بگرە لە عێراق باشە کەواتە دەتانەوێت چۆن بێت سیستەمی کۆتانە بێت چۆن بێت دەتانەوێت جۆرە نوێنەرایەتیەکە بێت کاگایدن ئێمە ئەگەر هاتوو ئێمە وا ئەبینین کە ئەگەر هاتوو حزبی دەسەڵات دەستێوەردان لە کاروباری کۆتا نەکات لە هەرێمی کوردستان بە ئەو کۆتایە بەو شێوازە بمنێ بەڵام بە قانونێکی تایبەت کە برای بەڕێزشم کە باس کرد کە بە یاسایەکی تایبەت ڕێک بخرێ بۆ ئەوەی بتوانرێت تورکمانەکانش نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان دیاری بکەن بۆ ئێستا ڕاستەقینەکانی ڕابردوو من حزبی من نوێنەرایەتی ڕاستەقینەی تورکمانەکە ئێمەش نوێنەرایەتی بۆچی جیاوازی تۆ ئەوانی دیکە چیە لە هەولێر کە لەلایەن من جیاوازی من و لەگەڕەوانکە هیچ ئەوە نییە بەڵام کە ئەگەر هاتوو لە دهۆک یان لە ئاکرێک کە نوێنەرایەتی یەک لە پێکاتەکان 10,000 دەنجی بێنێتن ئەمە جێگای شوبهەیە کە ئەمە کە ئێمە ڕاستە نەتەوەی کورد وایە هاوڵاتی کورد دەتوانێت دەنگ بداتن بە پێکاتەکانیش چۆن پێکاتەکان دەتوانن دەنگ بدەن بە نەتەوەی کورد و بە هاوڵاتی کورد وایە کاندیدی کورد ئەمە بەڵام دەبێت بە شێوەیە کە غێری شوبهە دروست نەکە کە وایە لەوانەیە کاندیدێکی تورکمان لە شاری سلێمانی 5,000 دەنگ بێت ئەمە زۆر تەبیعەیە بەڵام کە هاتوو 10,000 دەنگ لە کەلار بینی ئێمە جێگای شوبهەیە لەوانەیە ئەڵێ حزبی دەسەڵات دەستێواردانکە بۆ بەرژەوەندی خۆی ئەمە لەبەرەوەیە کە لێرەوە گرفتەکان دەست پێ دەکات کە بەگەر هاتوو پێکاتە وایە حزبی لایەنی سیاسان دەتوانێت پەیوەندێکی باشە بێت لەگەر لایەنی سیاسی کوردی ئەمە شتێکی زۆر تەبیعی بە تایبەتی لەگەر حزبی دەسەڵات ئەمانە زۆر گرنگن بەڵام حزبی دەسەڵات هەیە لە هەولێر مەسەلەن کاریگەری لەسەر کۆتەکان دروست کردووە لە حزبی دەسەڵات هەیە لە کەرکوک دروستی کردووە حزبی دەسەڵات هەیە لە بەغدا دروستی کردووە بەڵام ئێستای هەرێمی کوردستان و عێراق لەبەرەوە ئێمە گلەییمان کاگەیدن لێرەدا پرسیارێکەیە چی ڕێگرە لەوەی ئێوە لەگەڵ دەسەڵات نەبن موقفی سیاسیدان لەگەڵ پارتە دەسەڵاتدارەکان نەبێ ئێوە دەگوترێت لە مەسەلەی سەرۆکایەتی هەرێمدا لەگەڵیان بوون لە ماوەی ڕابردوودا لە بەلەفەکانی نەوت لە دۆسەی ئابووری ئەوە کوێزەکانی دیکە پێداگر نەبوون لە مەسەلەکانی دیموکراسی و کوێزەکانی دیکە پێداگر نەبوون چی ڕێگرە لەوەی ئێوە لەگەڵ هێزە دەسەڵاتدارەکان بن لەم موقیفانەیە ئێمە هەموو کات زیاتر ئێمە نەمانویستەوە بووینە ببینە تەرەف لە هەموو کات من بە ناوی بەرەی تورکمانی قسەکەم وەکو فراکسیۆنی بەرەی تورکمانی عێراقی قسەکەم وەکو فراکسیۆنی بەرەی تورکمان لە ناو پەرلەمانی کوردستان قسەکەم ئێمە هیچ کاتێک نەبوونە تەرەف لە نێوان لایەنە سیاسەکان بە تایبەتی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی و یەکێتیدا ئێمە لە هەموو کات زیاتر موبادرەی سیاسیمان هەبووە پرۆژەی سیاسیمانەوە پشتیوانی لە دیارەوە ژیانی و پەرلەمان لە سەرۆکایەتی هەرێم وا بیدراکە ئێوە لە بەرپرسی دیموکراتی کوردستانن بایکۆتی دانیشتوەکانی پەرلەمانتان کرد وا بیدرا ئێوە لەگەڵ چارەسەری یاسایی نین بۆ کێشەی سەرۆکایەتی هەرێم کاگایدن کاک فەرمانی بەڕێز ئێمە لە 23 حوزەیران کۆبنەوەی 23 حوزەیران کە ئێمە کە ڕێی ئێمە وا بوو کە ئەم کۆبنەوەیە کە میسالەکە نمونەیە بۆ ئەو گرفتەکە دروست بوو کە لە 23 حوزێرانەوە دروست بوو لەسەر یاسای سەرۆکایەتی ئێمە وا ئەبینین کە ئەمە زیاتر کە گرفتی زیاتر دروست دەکرد نەدەبووای ئەم کۆبنەوەی بکرا باە ڕاستە کۆبنەوەکە قانونیە و یاسایی بۆ دموکراسی بەڵام نەدەبوونیەوە لە کۆبنەوەکە پەیوەندی بە موقفی سیاسی ئێوە نەبووە کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هاوڕابوون و هەواڵوێز بوون برای کاگایدن
دەچمە لای کاگارام دوای دێمە لای بەڕێز کاگەیدن دەنگە بە باشی ناگاتە لای من کاگ ئارام لە بەڕێزی ئەپرسمە و شێوازانە چین لە ڕووی زانستیەوە دەکرێت بۆ هەڵبژاردننی پێگاتەکان تەرخان بکرێەوە هەڵبژاردنێکی خاوێن و نەزیح بێت دوور بێت لە دەستێوەردانی هەر حیزبێکی سیاسی شێوازانە یەکێک لەوانە شێوازی تەرخانکردنی کورسیە لە دەرەوەی پێکهاتەی زۆرینە بەو مەرجەی کە پێگاتەنەتەوەی ئاینیەکان وەکو کلد و سریان و ئاشووری و تورکمان و ئەرمەن ئەمانە ئەبێ تۆماری دەنگدەرانی خۆیانیان هەبێ و لەمان کاتا بنکەی دەنگدانی خۆیانیان هەبێ و کارتی دەنگدانی خۆیانیان هەبێ ئەگەر ئەمە نەکرێ قەت ناتوانانی ڕێگە لەوە بگریت کە وەختێک دەنگدەرێکی کورد دەنگەدا بەمانە تەرازوی هێز بەو لایەنە ئەشکێنێتەوە کە ڕەنگە ئەو کەسە زیاتر لەلایەن پێگاتەی زۆرینەوە یا حیزبی دەسەڵاتدارەوانێ چێنراوە و بۆ ئەوەی کە ئەوان بتوانن ئەنجامەکە بە بەرژەوەندی خۆیان ببەنەوانێ بۆیە کۆمەڵی ئیجراعات هەیە کە هیوادارم کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستاندا کە ئێستاکە لە خۆمادەکاریایە بۆ هەڵبژاردننی 11/2017 ئەبێت یەکێک لە ئیجراعاتەکانیان ئەوە بێت کە ئەم 11 کورسیە ئیشی تیا بکە ئیشەکەش چییە ئەمە ڕاستپاردێ ئەوەیە کابێ تۆمارێکی دەنگدەرانی تایبەت بەو پێگاتەنەتەوەی ئاینیانە دیاری بکرێ وەختێک کە کوردێک ئێوێ دەنگ بدا بە تورکمان ئەو کاتە ئەو ساکە ئەبێ ناوی خۆی بەرێتە ناو ئەو تۆماری دەنگدەرانەوە کە تایبەتە بەوانەوە چکە ناکرێت کوردێک لە ناو لیستی گشتیە تۆماری دەنگدەرانی گشتیە دەنگ بدا بە لەمان کاتیشا بۆ تورکمان و کلد و سریان و ئاشووریەکانیش دەنگ بدا کێمە لە ماوەی ڕابردووە بینیمانە هەندێک لەو نوێنەرانەی کە پێگاتەنەتەوەی ئاینەکانن بەڕاستی لەلایەن بە تایبەتی لە هەڵبژاردننی تایبەتە دەنگیان پێدراوە و هەرمان هەڵبژاردننی تایبەت لە تۆماری گشتیا دیسانوانێ بەشداری کردوتەوانێ ئەمە کۆمەڵێک خەلەلی گەورەیە کە کاریگەری خراپی هەیە هەم بۆ سەر هێزە دیموکراسیەکانی پێگاتەی زۆرینە کە کووردە لەگەڵ پێگاتەکانی تریش کە پێگاتەی نەتەوەی ئاینی لە هەرێمی کوردستان لەبەرەوە ئەو ڕێشۆنانەی کە پێویستە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستانە لە ئێستا ئەبێکی گرتی بێت تێبەر ئەوەیە کە ئەبێ لیستێکی تۆماری دەنگدەران بۆ پێگاتەنەتەوەی ئاینەکان دروست بکە ڕەنگە پرسیارم لێ بکەی چۆن دروستی بکە ئەکرێت بە شێوازی تۆماری دەنگدەرانی اختیاری ئەو کەسەی کە خۆی بە تورکمان ئەزانێ بڕوا بچێت خۆی بە تورکمان ناونووس بکە بەڵام کە وەختێک خۆی بە تورکمان یا بە کلد و سریان و ئاشووری تۆمار کرد پێویستە ناوی لە تۆماری دەنگدەرانی گشتیا بسڕێتەوانێ بۆیە ناکرێت یەک کەس لە یەک کاتا دوو دەنگ بدا دەنگێک بدا بە پێگاتەی زۆرینە و دەنگێکیش بدا بە پێگاتە نەتەوەی ئاینیەکان هەڵبژاردننی ئایندەی پەرلەمانی کوردستان ئەگەر بکرێت و سەرڕای هەموو ئۆگیر و گرفتانەی کە ئێستا لە دۆخی سیاسی هەرێمی کوردستاندا هەیە ئەگەر هەڵبژاردننی پەرلەمان بکرێت لە ئایندەیە دەبێت چی بکرێت یاخود بە دروستکردنی تۆمارێکی تایبەت بە پێگاتەکان ئەم مشکلەیە بە تەواوی حەل دەبێت ئێمە ئێستا قسە لەسەر پێگاتەنەتەوەی ئاینەکانەکەین بۆ ئەوەی ئەوە ئەو 11 کورسیە نوێنەری ڕاستەقینەی خۆیانیان تا ڕادەیەک بۆ دروست ببێ و ڕزگار ببن لەو قەیرانی نوێنەرایەتی کە ئێستاکە تایەژین ئەوەیە کە ئەبێت کۆمەڵی ڕێکار بگیرێتە بەر و ئەمە کاری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنە لەبەرەوەی وەک باسم کرد لە یاساکەیە یاسای ژمارە یەکی ساڵی 92 لە هەمواری چوارەم لە مادەی 36 دووبارە لە بڕگەی چوارە ئەڵێت دەنگدەرانی پێگاتەنەتەوەییەکان تەنها دەنگەدەن بە پاڵێوراوەکانیان چۆن دەنگەدەن وەختێک دەنگەدەن کە ڕێگە نەدرێت دەنگدەری کورد دەنگ بدات بەو پاڵێورانۆچکە کە دەنگیاندا ئەوساکە وەگوتم تەرازوی هێزەکە ئەگۆڕێەوە لەو کاتەیە پێگاتەنەتەوەی ئاینەکان لە ڕووی ژمارەوە ئەو قودرەت و توانایان نییە منافەسەی دەنگدەرانی کورد بکەن بۆیە زیاتر و زیاتر ئەو پاڵێورانە دەرئەچن کە دڵخوازی پێگاتەنەتەوەی ئاینیان ڕاستەقینەکان نین بەڵکو دڵخوازی حیزبە دەسەڵاتدارەکانن لە هەرێمی کوردستاندا بۆیە ئەو ئیجراعاتانە پێویستە بگیرێتە بەر و ناکرێت پاڵێوراوانی پێگاتەنەتەوەی ئاینەکان ناویان لە هەمان لیستی پاڵێوراوانی پێگاتەی زۆرینەیە بێت هەڵبژاردننی 2009 لە هەڵبژاردننی 2013 سەیری لیستەکە بکە ئەوە دیارەکە لە کۆتاییەکە کۆمەڵێک ناوەبینی ئەم ناوانە پاڵێوراوانی پێگاتەی
نەتەوەی و ئاینی کلد و سریان و ئاشووری و تورکمان و ئەرمەنی دەست خۆش کاگارم کەواتە کاگارم وا ئەکات بەڵێ. وەختێک کە کوردێک ڕاتە بنکەکانی دەنگانەوە ئەتوانێت دەنگی بۆ بدا ئەو گوتم بە تایبەتی لە دەنگدانی تایبەتە نەتیجەکان حەسم کرابوو و ئەمە وای کردووە کە زیاتر و زیاتر ئەو پاڵێوراوانە دەربچن کە نزیکن یا بە جۆرێک لە جۆرەکان حزبی دەسەڵاتدار ئێوێ ئەوانە دەرچن زۆر باشەکەواتە ئەگەری هەمواری چوارەمەی کاگەرم دەرفەتانێکن لەلایەن نەتەوە و پێگاتە نەتەوەیەکانەوانێ ئەیانێ ئەوانە دەرچن بەڵام ئەوانە دەرناچن بەهۆی ئەو ئیجراتانەی کە ئەگیرێتە بەر. کەواتە گەر هەمواری چوارەمی یاسای هەڵبژاردنەکان جێبەجێ بکرێت و کۆمیسیۆن تۆمارێکی خاوێن دروست بکات بە پێگاتەکان ئیدی ئەو مشکلەیە حەل دەبێت ئیدی نوێنەری ڕاستەقینە لەناو کەوانەیەکەوە خۆتان باسی دەکەن دەچێتە پەرلەمانی کوردستان؟ هەنگاوێکی باش دەچێتە پێشەوە و چەندین هەنگاو دوورەکەوینەوە لەوەی کە پێگاتە نەتەوەی ئاینەکان نوێنەرانێکی تا ڕادێک ناڕاستەقینە یا نوێنەرانێکیان هەبێت کە پێگاتە نەتەوەی و ئاینەکان کە لیان بپرسە قسان لەگەڵاو بکە بە نوێنەری خۆیانیان نازانن. دەست خۆش کاگایدن دێمەوە لای بەڕێزت دەگەر گوێت لە من بێت گوێت لە منە کاگایدن پرسیارە لێ بکەم هاوکارانم دەڵێن کێشەیەک لا دەنگی کاگایدن هەیە کاگارم لەگەڵ تۆ بەردەوام دەم تا کێشەکە چارەسەر دەبێت. کاگایدن باسی لە ضروری هەبوونی یاسایەکی تایبەت کرد بۆ دیسان ڕێخستنەوەی ئەو پرۆسەیە بۆ دیسان ڕێخستنەوەی پرۆسەی هەڵبژاردننی نوێنەرانی پێگاتەکان. ئەم یاسایە چەندە گرنگە هەبێت یا خودە یاسانەی کە بەڕێز باسی کرد ئەمانە کافین بۆ ئەوەی ئەو پرۆسی بە خاوێنی بەڕێوە بچێت ئەگەر جێبەجێ بکرێن؟ ئەگەر پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەبێ ئێمە یاسای هەڵبژاردننی ژمارەیەکی ساڵی 92مان هەیە و ئەم یاسای حەوجار هەموار کراوەتەوانێ بەڵام باەخێکی ئەو تۆ نەدراوە بە مافی پێگاتە نەتەوەی ئاینیەکان لە ناو ئەم یاسایە بەڵکو تەنها لە یەک مادەیە باس کراوە ئەکرێت لە ناو ئەم یاسایە بەشێک هەبێت تایبەت بە هەڵبژاردننی پێگاتە نەتەوەی ئاینەکان و بە شێوەیەکی دوور و درێژ وردەکاری تیاابێ بۆ ئەوەی ڕێگە نەدرێت بەوەی کە ئەگەر لایەنێکی سیاسی لە ڕێگەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەوەکانی شەوانێ بەلا ڕێدانێک بک بۆ ئەو یاسایە بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە ڕێگە نەدرێت و یاساکان زۆر ڕوون بن و مەجاالەوەی تیانە بێت کە بە شێوەیەکی خراپ بەکاربێنرێ وەکو ئێستاکە کە بەکارن بۆیە پێویستە ئەگەر یاسایەکی تایبەت هەبێ من دژی نیم و من زۆر پشگیری لەوەکەم کە پێگاتە نەتەوەی ئاینەکان گرنگیدان بایەغدان پێیان هەتا بکرێت ببێ لەبەرەوەی کە ئەمانە ئەم پێگاتەی ڕەسەنن لە هەرێمی کوردستاندا و هەرێمی کوردستان و کۆمەڵگەی کوردستان بەو جۆراوجۆری و بەو تەنەوع جوانە کە هەیە و بە پێچەوانەوە ئەو تەنەوعی کە هەیە بۆ خۆی مەسجێک و کۆدێکە بۆەوەی کە ئێمە ئەگەر بە شێوەیەکی باش بتوانین دەرفەتیان بۆ بڕەخسێنین لە ژیانی سیاسیە ئەبێتەوەی کە ئەزمموی هەرێمی کوردستان لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی ئەو پێوەرانەی کە نەتەوەی گرتوەکان باسی ئەەکەن بەوەی کە زیاتر وەکو ئەزمونێکی دیموکراسی زیاتر ئێستا و دەرفەتیان بۆ نەڕەخسێنراوە نەخێر بە هیچ شێوەیەک بووان نەڕەخسێنراوە و ئەو 11 کورسیەشی کە لە پەرلەمانی کوردستان هەیە من پێم وایە زیاتر ئەوەندەی بۆ ڕووی دەرەوەیە بۆی کە بوترێ ئێمە ڕێگەمان داوایە پێگاتە نەتەوەی ئاینەکان لە هەرێمی کوردستاندا 11 کورسیان هەبێ ینی زیاتر ئەوەندەی کە ڕووکەش و شقلیە ئەوەندە شتێک نییە لە قەناعەتەوە هاتبێ و وەکو ڕوونیشم کردەوە ئەوەیە ڕاستە 11 کورسیان هەیە بەڵام ئەم 11 کورسیە وەکو کۆتا وایە وەکو ئەو وایە کە ئەوان لە ناو لیستی زۆری نابن بۆ خۆیان کەسێک دیاری بکەن یاخود ئەگەر تۆزێتتر قسە بکەم ئەوەیە کە کاتی خۆی لە سەردەمی باسە کوردەکان چۆن نوێنەرایەتیان هەبوو لە ناو مەجلیسی قیادەی سەورە ئەم شتانە کۆمەڵی کوردیان هێنابوو ئەمانەش بەڕاستی بە شقڵە لەو شقلانە خەڵکانێک هێنراون تا ڕادەیەک بڕیار بەدەست نین تا ڕادەیەکی زۆر کار بۆ پێگاتی نەتەوەیەکانی خۆیان ناتوانن کار بۆ پێگاتە نەتەوەیەکانی خۆیان بکەن بەڵکو زیاتر هێزێکن لە ئەو ململانێ سیاسی کە لە ناو پەرلەمانی کوردستانە هەیە وەکو باسیشم کرد ئەمانە زیاتر لاان داوە لە ماوەی ڕابردووە بەلای لیستی زۆرینە و سیاسی و دیموکراسی گەاندووە لە هەرێمی کوردستان. کاگایدن دێمەوە لای بەڕێزت پێشتر باسی زەروری هەبوونی قانونێکە کرد بۆ ئەو بابەتە بە تەواوی ڕێک بخات ئێوە چیتان کردووە لە ماوەی ڕابردوودا و کاتێک کە پەرلەمان هەبوو لەسەر پێی خۆی بوو هیچ هەنگاوێکتان ناوە بۆ دەرکردنی ئەو قانونی یاخود پرۆژە یاساتان پێشکەش کردووە بۆ ڕێخستنی و بابەتە؟
ڕاستە کە ئێمە تاکو ئێستا وەکو پێویست کە ئەم یاسایە لە پەرلەمان ئیشی لەسەر نەکراوە بەڵام دیارە کە یەکەم جارەوە پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن کە ئەم بەڕێزانە کە هەڵسان بۆ ئامادەکردنی پرۆژەیە کە ئیشی لەسەر بکەن ئەمەش دیار بوو کە لە چەند کۆبنەوە کرا لە ناو پەرلەمانی کوردستان لە دەرەوەی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی پشتیوانێکی گەورەی هەبێت و کۆبت بتوانرێت کە ڕێگە چارێک هەبێت و بۆ کە بتوانێت توکمانەکانش بە نوێنەرایەتی نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێدن کە بە یاسایەکی تایبەت ڕێک بخرێتن بەڵام تاکوێستەکە ڕەوشی سیاسی هەرێم و ئێوەش ئەزانن کە ڕەوشی پەرلەمان کەمە 2 ساڵە لە کار کەوتووە ناتوانرێت کە بە شێوەیەکی جدی لەسەر ئەم پرۆسەیە لەسەر ئەم بابەتە ئیش بکات لێرەدا من کە پێشتر کاک فەرمان برای بەڕێز پرسیارەکەت من دەمەوێت هەندێک تێبینی و مڵاحەزاتشمە ئێمە بەڕێزم باس کرد کە ئێمە پێکاتەکان وە کۆتەکان زیاتر لایەنگری دەسەڵات بوونە کە ئێمە وتم کە ئێمە وەکو فراکسیۆنی بەرەی تورکمانی لە ئەو لە کۆبنەوەکان بەتابەتی لە کۆبنەوەکانی 2015 و دواتریش کە ڕێگری کە لە بەڕێز سەرۆکی پەرلەمان کرا ئێمە ئەو کاتیش کە مووقفمان هەبوو ئیدانەی ئەم ڕێگرەمان کرا کە ئەمە دەبێت کە جیاوازیەک هەبێت کە مووقفەکان لێرەدا ئێمە دەبێت ئەم گلەیانە لە حزبی دەسەڵات بکرێت چکە ئەوان زیاتر هەڵدەسن بە دەستێوەردان ناو کاروباری پێکاتەکان یعنی ئەگەر بە دەرەجە یەکەم مەسئولیەتی یەکەم لەسەر حزبی دەسەڵاتە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری دروستیان کردووە لەسەر پێکاتەکان دەنا پێکاتەکان کە فاکتەرێکی گرنگن کە ئێمە لە هەموو کۆبنەوەکانی ناو پەرلەمان و لە دەرەوەی پەرلەمان لەگەڵ لایەنە سیاسەکانیش ئێمە کە داکیدەوە ئەکەینەوە کە نابێت پێکاتەکان وەکو واجیها بەکاربهێنێت دەبێت کە بەشدار بن بە شێوەیەکی خۆیان بکەن لەناو زیاتر وهایە و زیاتر وا دیارە کە برای بەڕێزم کاگارامیش باسی کرد کەس بۆ ئەوەیە کە وەفدێک لە دەرەوەی عێراق بێتێرایە و وەفدێک لە دەرەوەی هەرێم کە لە ئەوروپا و بێنە کە هاتن بۆ وا پیشاندن کە نوێنەرایەتی پێکاتەکانیش بەشدارن کە ئەمە سیاسەتێکی زۆر غەڵەتە کە ئێستا کە مەسەلەی ڕەفراندۆم هەیە کە دیارە لایەنێک وە ئەو شاندەی کە دەڕوات بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە لەسەر کە بۆ لە نام ئەم شاندە نوێنەرایەتی پێکاتەکانیش تێدایە ئەمە لە سەویستی نەتەوایەتی وە لە سەویستی ئەم پێکاتانە نییە کە لەوانەیە پێکاتەکان ئاگادارش نییە لەبەرەوەی نابێت بۆ حزبی دروستکردنی ئەلتەرنات ئەو نوێنەرەی کە تۆ دەیڵێ نوێنەری پێکاتەکانە نییە برای عزیزم ئەمانە کە ئەم حزبە دەسەڵاتە هەموو کات ئەم سیاسەتە پەیڕەوەکەن کە بینیان کە حزبێکی یەک لە حزب بەردەوام بە کاگایدن گوێت لە منە بەڵێ بەداوای لێبردنەوە لەگەڵ کاگاران بەردەوامە بم تا ئەو گرفتەی لای کاگایدن چارەسەرە بێت کاگارم چارەسەرەکانی دیکە بۆ ڕێخستنەوەی هەڵبژاردننی دەنگدەران چین ئەو شێوازانە چین لە ئاستی وڵاتانی پێشکەوتوو جێبەجێ دەکرێن بۆ ئەوەی پێگاتەکان نێونەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێردن دوور لا دەستێوەردانی سیاسی من دوو شێوازم باس کرد کە شێوازێکیان لە ناو لیستی زۆرینە و شێوازێکیان لە دەرەوەی لیستی زۆرینە کە تەرخانکردی کورسەیە شێوازێکی تر هەیە شێوازی داڕستنەوەی بازنەی هەڵبژاردننی تایبەت بە پێگاتەرن چۆن ئەو شێوازەگەر بۆ ماڕوون بەمانایەوەی کە ئەو پێگاتەرنەتەوەی ئاینیان لە مەسەلەریم کوردستانە دیارە مەسە شوێنێکی وەکوان حەنکاوە زۆربەی زۆری کریستیان و مەسیحی ئەکرێ مەکرێ بە بازنەیەکی هەڵبژاردن بە خۆیان نوێنەری خۆیان لێەوە هەڵبژێرن و چەندی شوێن مەسە کاکەیەکان کە لە منتیقەی هەورامان و منتیقەی هەڵەبجە ئەمانە مەسەلە ئەمانە ئەکرێت بازنەی هەڵبژاردنیان بە شێوەیەک بۆ داڕێژرێتەوانێ بۆی کە ئەوان تایە زۆری نەبن
ئەماژێکێکە لەو شێوازانەی کە لە هەندێک لە ئەزمموی وڵاتانە ئەگیرێتە بەر من حەزەکەم یەک شت بڵێم تایبەت بە ئەزمموی هەرێمی کوردستان و پەیوەندی بە پێگاتەنەتەکان نوێنەرانی ئەو پێگاتەنەتەوەی و ئاینیانە زۆربیان لەبەرەوەی کە حیزبی دەسەڵاتدار دەریچاندون لەبەرەوە بەڕاستی ڕووگیرن لەبەر دەم حیزبی دەسەڵاتدارە بۆیە وەختە حیزبی دەسەڵاتدار هەرچی شتێکیان داوالەیەکە زۆربەی زۆریان جۆراڵی ئەون و بە قسەی ئەوەکەن و ڕووداوەکانی ڕابردووش ڕاستی ئەم قسەیان سەلماندووە. کەواتە خودی پێگاتەکان خەڵکی پێگاتەکانی ئیسفادیان زیاتر کردووە لە نوێنەرانە یاخود حیزبی دەسەڵاتدار. نەخێر خەڵکی پێگاتەکان زەرمەندی یەکەمن و خەڵکی پێگاتەکان تا ڕادێکی زۆر بێزار بوون و تا ڕادێکی زۆر تەنانەت سار بوونەتەوانێت لە ئینتیمای خۆیان بۆ پێگاتەنەتەوەی و ئاینەکانی خۆیان لەبەرچی لەبەرەوەی ئەوان خەڵکانێک نوێنەراتیانەکان لە ناو دامەزراوە گشتی و هەڵبژێراوەکانە کە ئەوان بەڕاستی زۆربەی زۆریان بە نوێنەرانی خۆیان هەڵنابژێرن چکە ئەو نوێنەرانی کە لە ناو دامەزراوە هەڵبژێراوەکانان زۆربیان بە دەنگی پێگاتەنەتەوەی ئاینەکانە نهاتوون ئەوەندەی کە بە دەنگی دەنگدانی تایبەت یاخود بە دەنگی خەڵکێک هاتوون کە زیاتر و زیاتر سەر بە پێگاتەی زۆرینن کە کوردن. کاگارم دەوترێت 11 کورسی ژمارەیەکی زۆر و کەم نییە ئەم پێگاتانە بەقەدەر ئەو 11 کورسی کە هەیەن بۆ لە ڕابردووداوە لە ئێستاش لە دیارە لە پەرلەمانی کوردستاندا بەقەدەر قورسای 11 کورسیە کاریان کردووە بۆ خزمەتی پێگاتەکان؟ نەخێر بە هیچ شێوەیەک ئەخرمەیەکێکە لە مشکیلەکان یعنی 11 کورسی ژمارەیەکی زۆر زۆرە و ئەتوانێت تای تەرازوو بەلایەکە بخە بەڵام سیر بکە لە ماوەی ڕابردووە لە هەر چوار خولی پەرلەمانی کوردستاندا ببینە ئەم پێگاتەنەتەوانە چیان بۆ پێگاتەکانی خۆیانیان کردووە چی یاسایەکیان دەرکردووە چ زەخت و فشارێکیان هێناوە بۆ ئەوەی کە یاساکان بە ئاقارێکا برن لە بەرژەوەندی پێگاتەنەتەوەی کاگایتن ئامادەی لەگەڵم بۆ ئەوی دوایین خولێکەکانی بەرنامەکە گەم لە سەرنجەکانی ئەو بێ لەبەرەوەی بۆی پسڕانی دەنگەکەیەوە ڕەنگەوەکو پێویست سەرنجەکانی نەگەیشت بێت دوایین سەرنجەکانی تۆچین بۆ ڕێخستنەوەی هەڵبژاردننی پێگاتەکان ئەگەر بە کورتی بڵێ سوپاس دەکەم کاگارم جەمال. گوتم بوونی تۆمارێکی دەنگدەرانی تایبەت بە پێگاتەنەتەوەی ئاینەکان بوونی بنکەی دەنگدان بوونی کارتی دەنگدان تەنانەت بوونی ڕۆژی دەنگدان و ئەمە تەمیزە ڕاستە تەمیزە بەڵام تەمیزێکی پۆزەتیڤە ئیجابیە بۆ ئەوەی کە ئەوان نوێنەری ڕاستەقینەی خۆیانیان بۆ دیاری بکرێ ئەگەر نا ئەوان بە ناوی پێگاتەنەتەوەیەکانەوە ئەبن بە داردەستێ بە وەسیلەیەک بەدەست حیزبی زۆرینە و حیزبی دەسەڵاتدارە. باشە دەست خۆشکاگارم کاگایدن دێمەوە لای بەڕێزت بۆ هەڵبژاردنەکانی ئەندی پەرلەمانی کوردستان ئێوە چاوتان لەسەر چییە؟ چاوتان لەوەیە کە دەستکاری ئەو شێوازانە بکرێت کە ئێمە باسمان کرد لە بەرنامەکەەوە شێوازێکی نوێ پەیڕەو بکرێت بۆ هەڵبژاردننی نوێنەری پێک هاتەکان؟ بەڵێ ئێمە لەگەرەوە دەین کە لە هەڵبژاردننی داهاتوودا کە لە خولی پێنجەمدا دەبێت پێکاتەکان بە شێوەیەکی کارە بەشدار بن کە نوێنەرایەتی خۆیان بکەن بەبێەوەی دەستێوەردان لەلایەن حەزبی دەسەڵات هەبێتون لەبەرەوەی ئەم دەستێوەردانە ڕاستەخۆ کاریگەری خراپیش دروست دەکا لەسەر وتم کە لەسەر پەیوەندەکانی نێوان پێکاتەکانیش کە ئەمە دەبێت کە حەزبی دەسەڵات پاڵپشتی هەبێت و پاڵپشتی ئیجابی هەبێتون بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ئەکتیف و کارە بۆ ئەوی بتوانرێت کە نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکەن چکە نابێت کە برای بەڕێزشم باس کرد کە لە ڕابردوودا کە حەزبی مەسەلا حەزبی دروستکراو هەبوو لە نەتەوەی کورد و کە حەزب البەعث دروست دەکرد ئەمانە هیچ کاریگەریان نەبوو لەسەر ڕەوشی سیاسی و لە ئێستا دەکە ئەم لایەنە سیاسیان حەزبی دەسەڵات کە هەڵدەستن بە دروستکردنی کە حەزب و یا بە دروستکردنی کۆتا و بۆ بەرژەوەندی لایەنی تایبەتی خۆیان ئەمە کاریگەری باش نابێت لەبەرەوەی ئێمە وەکو پێکاتەی تورکمان کە پێکاتێکی گرنگین لە هەرێمی کوردستان بۆچی بە هەمان پێگاتەکانی سەردەمی بەعز دەیان شوپێنی کە دەڵێ ئەوان حیزبیان دروست کردووە لە بەرژەوەندی خۆیان بە هەمان شێوە دروست کراونەوەی ئێستاش؟ برای بەڕێزم ئەمە وتم کە ئەمە سەقافەتی سیاسەتی
عراق وایە ئی هەرێم وایە کە زیاتر حەزبی دەسەڵات و زۆرینەک دەیانوێت کە بۆ بەرژۆندی خۆیان حەزبی بچووک دروست بکەن بۆ بتوانن کە بەکاریان بێنن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان ئەمە لە ناونەتەوەی کوردیشەیە و لە ناونەتەوەی تورکمان و شیعە و عەرەب سونەشەیە لەبەرەوەی دەبێت ئێمە زیاتر ئیتیمامی بە پرەنسیپەکانی دموکراسی و مەبادی دموکراسی بدەین بۆ بتوانێت زۆر بە کورتی وەڵامی ئێوەم بدەیتەوە خەڵک لە پێگاتەکانی استفادەی لە ئێوە کردووە لە نوێنەری پێگاتەکان یاخود حیزبی دەسەڵاتدار زۆر بە کورتی سپاس دەکەم تێنەگەیشتم دەنگ بچرا دووبارە خەڵک لە پێگاتەکانی استفادەی لە نوێنەرایەتی یەکەیان کردووە یاخود حیزبی دەسەڵاتدار تاکو ئێستا حەزبی دەسەڵات ئیسیفادەی لە کۆتەکان کردووە کاگایدن دەمەوێت دووە پرسیارت ڕاستی کەمێک دوور لە بەرنامەکە لێ بکەم بەڕێستان بە نوێنەرایەتی حیزبەکەت بەشدار بووی لە کۆبوونەوەی بارزانی ویلایەنەکان لە مانگی ڕابردوو لەسەر پرسی مەسەلەی ڕفراندۆم گەر بە کورتی پێم بڵێ لە ئێستاە ڕای بەڕێستان چییە لەسەر ئەو بابەتە ڕێفراندۆم بکرێت لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ناوچە کوردستانیەکان یاخود ڕاتان چییە لەو بابەتە بەبێ یاسا و پەرلەمان لەگەڵەوە ڕێفراندۆم بکرێت پشتگیریەکەن ئێستا ئێمە وابینین کە ئێستا ڕەفراندۆم لە کاتێکی گونجاودانە کە بە تایبەتی کە لەو ناوچان ئێستا کێشەی لەسرە کە کەرکووک و ناوچەکانی تر کە ئەمانە سەر بە حکوومەتی عێراقن تاکو ئێستا دەبێت لە چوارچوەی قانون دەستوریدا چارەسەر بکرێت کەواتە داوای دواخستنی ڕێفراندۆمەکەن کاگایدن دوا پرسیارم بۆ بە کورتی سپاس دەکەم یعنی ئەمانە لایەنە سیاسەکان ئیتفاق لەسەوەکەن کە وتم کە ئێستا لە کاتێکی گونجاونیە و پێویستی بە زیاتر بەکاتەیە بەڵێ بەڕێزان ئایدن معروف ئەندامی پەرلەمانی کوردستان لە بەری تورکمانی لە هەولێرەوە لەگەڵمامی زۆر سپاس بۆ بەڕێزت دەروەها بەڕێز ئارەمزەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزان زۆر سپاس بۆ هاوکارانم لە پێم هەمیشە لەگەڵم ماندوو ئەبن بینەرانی بەڕێز ئێوەش بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ بێت دیداری تایبەت لەگەڵ ئەنوەر سەنگاوی کارگێڕی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردننی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە هەیکەل و دامەزراوەکانی کۆمەڵی ئیسلامی و شێوازی دروستکردنی بڕیاری دەستە جەمعی بڕیاری یەکلایەنە لەناو کۆمەڵی ئیسلامیە مەرفوزە. ئایا کۆمەڵی ئیسلامی چ جۆرە فەلسەفە و میتۆدێکی دامەزراوی تەبەنی کردو لەسەری دامەزراوە؟ ئەم نەرمی نواندنە لە کوێنەتی هەیکەلی کۆمەڵی ئیسلامیە وای کردووە بڕیار لە کۆمەڵی ئیسلامیە دوانەکە. ئایا بڕیارەکان چۆن دەردەچن و بە چ شێوەیەک شۆڕ دەبنەوە بۆ ئۆرگانە جیاوازەکانی کۆمەڵ؟